ئێمە وەکو خوێندنی کوردی کەمینەین لە ناو قەزای دۆستخورماتووە و ئێمە مەجبورین ئەو تاڵیە هەڵکێشین. مامۆستاگیان دۆخی خوێندنی کوردی لە شاری دۆستخورماتوو پەیوەستە بە هاوکاریکردنی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان و بۆ ئەم شارە لەبەر ئەوەی ئێمە وەکو خوێندنی کوردی کەمینەین لە ناو قەزای دۆستخورماتووە و بەرامبەر بە پارێزگا و پەروەردەی گشتی سەلاحەدین، چکە ئێمە وەکو شاری دۆستخورماتوو سەر بە سەلاحەدینین، سەر بە تکریتین. ئەم کارە کێشەکانمان حل ناکات مامۆستاگیان هەرچەندێ داواکاریان لێرە بکەین لە پەروەردەی سەلاحەدین ئەوان داواکارەکان ئێمە پشتگوێ ئەکەن. ئێمە وەکو میلاک سەر بە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی کەرکۆکین کە سەر بە هەرێمی کوردستانە داواکارین لیان مامۆستای وانە بێژمان بۆ دابینکەن هەر نەبێ پڕکردنەوەی 25 مامۆستای خانەنشینی پسپۆری بە ئەزمون لەم شارەدا کە ئەم ساڵ هەمووی بە لێشاو خانەنشین کران. ئەوە ئاستەنگێکی گەورەیە. جائیدەن ئێمە قوتابیەکی زۆرمان لە پۆلەکاندا قوتابی زۆر پۆلی کەم هەندێک قوتابخانەمان نۆژەن نەکراوەتەوە بیناکاریان کۆنن ئەمە هەمووی پێویستە ئەوەتانێ کەوا ئێمە ئاورێکیان لێ بدەینەوە. بەڵام ئێمە دەست کورت و لێرەدا نازانین چی بکەین لە مۆزعانە. بەڵام سرە ڕای ئەمانەشە هەمووی مامۆستای شاری دۆستخورماتوو بەدڵسۆزانە بەبێ بایەخدان بەبێ هیچ وەزعێکی خۆی بەدڵسۆزانە کاری کردووە بۆ پێشخستنی خوێندنی کوردی ئەم شارە. بە تایبەتی پۆلی یەک ئەم ساڵ نزیکەی 300 قوتابیان وەرگردووە تا ئێستا و تا ئەم کاتە. فئینشاءڵڵا ئەمەلبەر نابین و هیوامان بەوەتانێکەوە هەرێمی کوردستان باشتر بایەخمان لێ بداتەوە لە خوڵکردنەوە. ئێمە بایکۆتکردن لە دۆستخورماتووە بۆ خوێندنی کوردی ئەم شارە ئێمە وەکو ئەڵێ بە عارەبی ئەڵێ ئەتەجەڕع و سممەن ئێمە مەجبورین ئەو تاڵیە هەڵکێشین چونکە بنارەکانمان پیان خۆشە باشتر بین، باشتر بەم شێوەیە خراپتر بین. مەبەستەکەم ئەوەتانێ ئەوان پیان خۆشە ئێمە خراپتر بین لەم شوێنانەدا و بۆ ئەوەی تەواو نەمێنین لەم شارەدا. مامۆستاکانمان زۆر بەدڵسۆزانە لە ناو قوتابخانەکانە نەیانزانیە بایکۆت معنای چییە، بەڵام تا ڕادەیەکیش هاوکاری مامۆستاکانمان کردووە بە هیچ شێوەیەک هیچ ئەنقتاعێکی وشتێکی وامان نەناوەتە هیچ بەڕێوەبەرایەتی بۆ ئەم مامۆستایە لە توانیمانە بە هاوکاری بە هەماهەنگی بە دڵڕازیکردنی مامۆستاکە، بەڵام نەک لە پێناو قوتابیەکەدا بۆ ئەوەی سەرکەوتوو بین.